بەپێی مادەی 54 دەستوری عێراق لە ماوەی 15 ڕۆژدا پاش پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن سەرۆکۆمەر مەرسومێک دەردەکات بۆ یەکەم دانیشتنی خولی نوێی پەرلەمانی عێراق و لەوێ دەبێت کە سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێت. پاشانیش لە ماوەی 3 ڕۆژدا سەرۆکۆماری نوێ و ئەویش کە مەرسوم دەردەکات بۆ دەست بەکاربوونی کاندیدی سەرۆکوەزیران. گفتوگوی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز دادوەر عەبدوڕەحمان زێباری کە دادوەری پێشووی دادگای فیدرالیە. جەنابی دادوەر زۆر بەخێر بێن. دادگای فیدرالی پێداچوونەوە بە ئەنجامی هەڵبژاردنەکان دەکات و پەسەندی دەکات. ئەوان زیاتر لە چ لایەنێک پێداچوونەوە دەکەن؟ پێشەکی زۆر سپاس و سڵاو لە جەناب و لە بینەرانیش. بەڕاستی ینی ئەو بڕگەی کە لە مادە 93 دستوری عێراقیدا هاتووە کە باس لە بڵێن تایبەتمەندی دادگای فیدرالی دەکات لە پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن زۆر بە کورتی هاتووە، زۆر ینی هیچ تەفاسیل و دیتێلێکی تێدا نییە. بۆیە یعنی هەر ئەوەندە وتراوە ئەڵێ لە ضمنی تایبەتمەندی و اختصاسەکانی دادگای فیدرالیەوەیە کە پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن شتێکی وای بەڵێ خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ پەیڕەوی ناوخۆی یاخۆ نیزام داخلی دادگای فیدرالی کە دوایین پەیڕەوی ناوخۆ ئیساڵی 25 پێش چەند مانگێک دەرچووە دوسێ جار گۆڕانکاری بەسەرداخۆن بڵێن دووبارە پەیڕەوی ناوخۆ بۆ دادگای فیدرالی دەرکراوە. دواییان ئەوەی ساڵی 25 لە مادەدەی ئەم پەیڕەوی ناوخۆیە باس لە ڕێکارەکان دەکات و پێش ڕێکارەکانی دادگای فیدرالی دەڵێ دەبێ نووسراوێک لە ئەنجومەنی کۆمسیاران بگاتە دادگای فیدرالی کە بەمەرجێک لە سەرۆکی کۆمسیۆن واژوو کرابێت و هەموو ئەنجام و هەموو تەفاسیلەکانی تیابێتن و هاوپێچ کرابێت بە هەموو ئەوەلیات پێشینە و کۆنووسەکانی کە لە بڵێن لە کۆمسیۆن سەبارەت بە هەڵبژاردنەکان باس کراوە دەنێدرێتن بۆ دادگای فیدرالی. ئەمما دەدەی پەیڕەوی ناوخۆی دادگای فیدرالی باس لەوە دەکات دەڵێ لە ڕۆژی گەیشتنی ئەم نووسراوە بۆ دادگای فیدرالی لە خلالی سێ ڕۆژ دەبێت دادگای فیدرالی مەوعیدێک دیاری دەکات بۆ وردبینیکردن لەم ئەنجامانە کە وردبینی خۆی دەکا و باسیشی کردووە کە دەڵێ ئەم دانیشتنە دانیشتێکی کراوە نییە بڵێ بۆ خەڵک بەڵکو دانیشتێک مداولەیەکی ناوخۆیی دادگایە دەیکاتن. ئەتوانێت ئەنجامەکان ڕەت بکاتەوە؟ ئەوجا هێشتان یعنی پێشەوەی کە باس لە ڕەتکردن ئەوانە بکرێت ئەڵێ لە خلالی لە هەمان جەلسە لەم 3 ڕۆژە ئەبێ وردبینی بکرێت یان لە خلالی هەمان جەلسە بڕیار ئەدا بە پەسەندکردن یانیش بۆ نمونە مەوعیدێکی نزیکتر کە دادەنێویش ئۆتۆماتیکیان دەبێت مەوعیدێک ڕۆژێک بێیان 2 ڕۆژ بێ منطقی قانونی وا دەخوازێت و معقول نییە لە 3 ڕۆژە بێ کۆ ببیە و بڕیارێکە زۆر بخاینێت. بەڵام باس نەکراوە دەڵێ دەتواندرێت لە هەمان جەلسە بڕیار بدرێ و دەتواندرێت مەسەلەن بۆ نمونە بڵێن ڕۆژی پاش دواتریان پاش 2 ڕۆژیکە ئەمە بگەوە ئەوەی کە زانیاری تایبەتی خۆم کە هەم بێ لە دوێنێەوە جامەکان گەیشتووە و یعنی ئەم کاتەی 3 ڕۆژە دەستی پێ کردووە. هەر بەپێی زانیاریەکانی جەنابەت هیچ سکاڵایە گەیشتۆتە دادگای فیدرالی لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن؟ خۆی سکاڵا بژگاتن ینی زۆر یعنی شتێکی یەکلاکەرەوە نییە لەبەرەوەی دادگای فیدرالی تایبەتمەندی لەوەدا نییە وردبینی لە سکاڵەکان بکرا بەڵکو جەنابەت باست کرد کە توانێت ڕەفزیکە یان نە خۆی دادگای فیدرالی ناچێتە مەسەلەن لێکۆڵینەوە لە سکاڵای کەسێک بۆ نمونە بەڵکو تەماشای وەکو چۆن بڵێ بە عەرەبیەکە ئەڵێ تەماشای سوورە عامەکە ئەکە وێنە گشتیەکە ئەکە ئەڵێ ئەم ڕێکارانە ینی لە بیداەتی هەڵبژاردن تا ئەوسەر بۆ نمونە ئێمە ینی بۆ نمونە تەماشا بکەین ئەم هەڵبژاردنانە ڕاستە بە ڕێک و پێکی و بە تەرتیباتێکی زۆر تەبیعی بەڕێوەچوو بەڵام تۆ گریمانەی ئەوە دابنێ ڕۆژێک لە ڕۆژان هەڵبژاردن بکرێتن لە هەلومەرجێکی زۆر ناهەموار و ئاسایی ینی لەو کات ئەم پرسیارە دێتە پێش ینی خۆی وەکو پێشتریش گوتم ئەگەر بگەڕێمەوە سەر پرسیارەکە ئەکرێ ینی ڕەتی بکاتەوە ئەم ئەوەی کە باسم کرد کە زۆر بە کورتی هاتووە باسی ڕەتکردنەوەی نەکردووە بەڵام ئەگەرێک نییە بۆ ڕەتکردنەوەی بەڵام ئەی مەجای ئەوەی تایە کە گۆڕانکاری بکات ناتوانێت یان ئەوە تا ناتوانێت مەسەلەن کەسێک لە شوێنی کەسێک دابنێ ئەمە شتیوانەیە ئەگەر
تەماشاوێنە گشتێکەکە ئەگەر هاتوو لەم ڕێکارەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن یان دەستەی دادوەری هەڵبژاردن کە بڵێن لە ڕێکارێکی یاسایی و دەستوری دەرچووە زۆر مەسەرەن التیزامیان نەکردووە بە دەقە یاسایەکانەوە بەگشتی من باسی یەکەم ئەو کات دەتواندرێ مەسەلەن من وای تێدەگەم یعنی محکەمەی اتحادی دەتوانێت ئەم ئەنجامانە بگەڕێنێتەوە بۆ کۆمسیۆن و هاوپێکی بکە لەگەڵ تێبینیەکانی خۆی بڵێ لەم فلان شوێن لە فلان شوێن ئەمانە ئەم سەرنجانەمان هەیە ئەبێ ئەمانە هەمووی پێچەوانەی بۆ نمونە فلان بەرگەی دستورە فلان دەقی یاساییە ئەویش لە هێڵە گشتیەکان نەک لە وردەکاریەکانی فلان بربژێر مەسەرەن تانەیدا و ئەمەی کرد. بەڵێ لێرەیە قسە جدیەکەی ئێستای دۆخی سیاسی عێراق دێتە پێشەوە ویژەوەیە کە ئایا هیچ لایەنێک دەتوانێت گوشار لە دادگای فیدرالی بکات بۆ ئەوەی ئەنجامەکان دوا بخات تاوەکو خۆیان یەکلایی دەکەنەوەیان هەر هۆکارێکی دیکە بێت. نەخێر تەنها ئەو بڕگەی کە من باسم کرد لە پەیڕەوی ناوخۆی دادگای فیدرالی کە دەڵێ ڕاستە وتوێتی مەسەلەن لە ئەنجامی 3 ڕۆژ ئەبێ وادەیەک دابنێ بۆ وردبینیکردن لە ئەنجامەکان. بەڵام دواتر باسی کردو ئەڵێ ئەتواندرێ لە هەمان دانیشتن یانیش لە دانیشتنێکی داهاتوودا باس لەمە بکە. لێرە ئەگەر بی قۆزنەوە مەسەلەن بڵێن وردبینێکە تەواو بووە و جەلسەیەک دانێن بۆ لێرە باس لە هیچ مدەیەکی قانونی نەکراوەکو 3 ڕۆژەکەی پێشتر ئەتوانرێ مەسەلەن لەوێ یعنی ڕای بگرن و من ئەوەی من ئاگاداریش بمیانم بڵێن هەر بە مەزەندەی خۆم لەم هەفتەیەدا باوەڕ ناکەم ینی تا پێنجشەم ئەنجامەکان یەکلای یعنی پەسەند بکرێن لەوانە بکەوێتە بیداتی لەبەرەوەی ئەم 3 ڕۆژە من خۆم کاتی خۆی لە دادگای فیدرالی عادەتەن لە ڕۆژانی پێنجشەمە ئیش و کار زۆر یعنی هەروەکو عرفێک باسمان کرد من هەر لە سەرتاوتم لە ماوەی 2 ڕۆژدا چونکە ڕۆژێک ڕۆیشت تەنیا 2 ڕۆژی خۆی ئەڵێ 3 ڕۆژ مدەکە 3 ڕۆژە خۆی ئەکرا مەسەرەن بۆ نمونە دوێنێ ئەنجامەکان گەیشتووە بە دادگای فیدرالی ئەیان توانی ئەمڕۆ دابنێن وەردبینیش هەر وردبینی بکەن و هەر لە هەمان ڕۆژیشدا خۆ ناڵێ دەبێ ئیلا 3 ڕۆژ دەرباز ببێ ئەڵێ لە خلالی 3 ڕۆژدا ئەنی ئەتواندرا دوێنێ ئەمڕۆ تهدید بکرابە بۆ وردبینی هەر ئەوەی ئەو قسەی جەنابەت کەوتە دەیانەوێ زیاتر دەرفەت بدەن بۆ ئەوەی ینی لەبیرن نەچێ مەسەلەن جانبی دستوری و سیاسی و ئەوانە لە یەکتری جیا ناکرێنەوە لە لای خۆشمانە شتە هەر بووە یعنی بڕگەیەکی یاسایی ئەقۆزرێتەوە بۆ ئەوەی دەرفەت برێت لایەنەکان مەسەلەن بۆ ئەوەی ڕێککەون لەسەر کابینە مەسەن کابینەی دێم ئەوەکو دەرچەیەکی یاساییە یعنی بۆ بەرژەوەندی نەک بۆەوەی کەس شتێکی متعمد بێ بەڵام ئەوەش خۆ کراوە نییە هەر چەند ڕۆژێکە ئەو پەڕی مەسەلەن لە جیاتی پێنجشەمە دەریکەنەت خۆ ئەبێ لە یەکشەمی داهاتوو یان لە دووشەمی داهاتوو ئەم بڕیارە مەزەندەی من دەبێت دەربچێت. بەڵێ زۆر سپاس دەکەم جەنابی دادوەر عەبدوڕەحمان زێواری دادوەری پێشووی دادگای فیدرالی زۆر بەخێر بێت دەستخۆش.